پرۆژەی استراتیژی تۆنێلی پیرمام کە هەولێر بە حاجی ئۆمەران دەبەستێتەوە لە دەستپێکی ساڵی 2011 تاوەکو ئەمڕۆ ئەم پرۆژەیە بە تەواو نەکراوی ماوەتەوە ئێستا پرۆژەکە لە کار وەستاوە. نزیکەی 9 ساڵ تێپەڕ دەبێت و دوو کابینەکارەکانی تەواو دەکات کەچی ئەم پرۆژە استراتیژیە تاوەکو ئێستا نەتوانراوە بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. حکوومەت وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەو کۆمپانیایی کە سەرپەرشتی ئەو پرۆژەیە دەکات چی دەڵێن لەبارەی مانەوەی ئەو پرۆژەیە بە تەواو نەکراوی. شۆفێران و هاوڵاتیان سەبارەت بە تەواو نەکردنی ئەو پرۆژەیە و زەرورەتی تەواوکردنی ئەو پرۆژەیە چی دەڵێن؟ من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر ئەم کێشەیە دەکەین. ماندوو نەبی تۆ بە ئەولۆفە هاتی؟ بەڵێ باشە هاتوشۆت ڕۆژانەیان هەفتانەیە؟ وڵای مە دوو هەفتە جارێک دێن. ئەولۆفەی سعات نییە؟ بەرە وڵای زعاز ئەو تۆنێلە پرسیار نەکردووە بۆ ناکرێتەوە. بەرە وڵای زۆر تاخیر بووە؟ نازەم دوو ناکەنەوە. تاخیر بوو. ئەرێ وڵای ئەگەر بکرێت و لەمە زۆر باشتر ڕێکە نزیکتر دەکاتەوە. یعنی لە چ بوارێک باشە ینی؟ ڕێگاکە کورتتر دەبی. کورتتر دەبی و بەنزینی کەم سرف دەکەن؟ بەڵێ ڕووداوی هاتوش نابی کەمتر دەبی بەڵێ ڕاست. باشە داواکاری چییە؟ وڵای داوامان لە حکوومەتەوەیە لۆمان بکاتەوە و مەمنونی سپاس. تۆ لە چێدا دەنیشی لاس؟ ئەمن لە هەولێر لە هەولێری بەس تۆ لەو ڕێگای هاتوچۆ دەکەی. بەڵێ ئەشیا دەبیت؟ بەڵێ لە شەریکەیش دەکەم ئەشیا ئێستا سیارەکەت سارد کردەوە؟ بەڵێ هەموو جارێک بەسەر لۆفە بکەوی؟ گەرم دەبی و مەجبورین ساردکردنەوە تا بڕێ. حاجی تۆ شۆفێری تەکسی خەتی ها؟ بەرێ هەولێر شەقراوە باشە دەڵێن بۆ ئێوە زۆر سوودی دەبی ئەگەر ئەو تۆنێلە ببتەوە تۆنێلی پیرمام. طبعاً ڕێوە نزیکترەکەویتن هەروازون شێوەکە نامینێ قەرەبار ڕێ مەسیفن لە کۆرە بیتۆ کۆڕێن لە کۆرە بیتەوە کەوای ئێوە بە گروپتینەوە چاوەڕێ ئەوە دەکەن کەی تەواو دەبی. وەڵڵای پێم خۆش ئەوڕۆتەوە چەند ساڵەوە خەریکن؟ گورە چەند سار کاری ساریانە پرسیار زۆر دەکەی کەی تەواو دەبی؟ نەبووتە مەرەخ کەی تەواو دەبی؟ وەڵڵا هەرەدێن جێژنێ بیتەوە هەوەڕوە دەرێن وارێن و کام جەژن؟ ئەو جێژنەی یعنی کەوای هەفتەشکە دەبتەوە؟ وارێن وا دەڵێن یعنی چاوەڕێی؟ چاوەڕێنە هەرێن قاتی بەسە ئەو 50 زابرێن ئەەکەینەوەکەینەوە قاتی ئەو زار ڕاستە دەرەچی یعنی نازانی کێشەکەش چییە؟ ناوەڵڵا نازانێت تا ئێستا ناوەڵزانام کێشەکە چیە نازانی ناوەڵ باشە دەڵێن کێشە لەسەر پارەیە کۆمپانیاکە چاوەڕی حکوومەت دەکا پارەی پێ بدا باشە سوودەکانی چی ئەو تۆنێلە شەقڵاوە چی لێ دەگەر سوودەکانی زۆر ئێستا برێمەوە بە 45 دقه 50 دقه زاروێ دەگەنە شەقڵاوی ئێستا برێمە گەوت نێرە بکرێتەوە 20 دقه 25 دقه بەنزینی چەند سەر بەنزینی کەمتر دەخواوەڵە زۆر فەرق دەکا ئێستا برێمەگە 35 دقه بەڕێوە بین ستا 20 دقه یعنی تقریبا نیوانی فەرق باشە ئەو لۆفەیە بە مروری زەمن ئێوە ئۆتۆمبیلتان لی بەکاردێنن مەکینە و شتی ماندوو ناکە؟ تەبع کومان ناکە هەروازەکەی زۆرە هەروازەکەی ڕکە فەرقی هەیە لەگەرەوەی جادە ڕاستە ڕێ بکۆ بۆ ئێوە زۆر زۆر فەرق دەکارەوە لە گرنگە بەس ینی دەڵێن هەندێک جار شەقڵاوە دەبێت بە گەڕێک لە هەولێر تەبع ئێستا بەخۆی لە داخلی هەولێرە جاروێ داخلی ئیش دەکەین یەک داخلی نی سعاتمان پێدەچی بەس لۆ شەقڵاوی 20 دقەمان پێدەچی 20 یعنی زۆر فەرق دەکە زۆر فەرق دەکە باشە چاوەڕێەوە دەکەنەوە پرۆژەکەی تەواو دەبی یان زۆر لە وڵای هەر چاوەڕێنە هەر دەرێن ئەوڕۆ تەواو دەبی و سبەی تەواو دەبی سیز دیار نێزار یعنی دیارە کەش تەواو دەبی دەکرێتەوە ئەو شتانە بە پەرۆشەوەن بۆ وڵا زۆر بە پەرەش چەند منطقەی لەسەرە دێن شەقڵاوە هەتا عجۆمەرە شەقڵاوە سۆرانە هەریرە هەتا عجۆمەر یعنی سوودی بۆ سەدان هزار کەس دەبی ئەدی لۆ هەموو خەرچی کوردستان سوودیە نەک لۆ خەتیمە یعنی ئێستا داوا لە حکوومەت دەکەن زوو تەواوبی هەر زۆر ئەزمانێ نەک زوو تەواوی هەموو خەڵک عەزیلەیە نەک بنێ ئێمە کە خەتی شۆفێر وەکو برێن شخصی ئەمە ئیستیفادە دەکەین لۆ هەموو خەڵکی کوردستان ئیستیفادەیە لۆ کرێکارێک لۆ جوتیارێک هەموو کەسێک کاکە ئەتۆ شەقڵاوە ئێستا تو مەسەڵەن هەولێرە لە شۆڕش بڕۆ ئای عەسکەری
بەخوای 20 دقت پێدەستی 20 دقت پێدەستی بە ترافیک ئەوستا نارێم ئەو 120 کرایتەوە وەنیا بەس پێش ئێستا شەقڵاوە دەبتە داخلی ئەنە دەبتە داخلیە زۆر خۆش. ماڵ لە حاجۆ مەرانە من عاجي مرانا لە حاجۆ مەرانە من عاجي مرانا هاتچوی هەولێر دەکەیت هاتشو هولير دەکەم من فەلاع مشینایم کردووەم سیارەشم پێەیە لەو ڕێگای ڕۆژانە مەسەلەن بار دێنین بۆ عاجی مەران بۆ گومرجێ هەولێرێ ڕێگایکە زۆر ناخۆشە مەسەلەن ئەو ڕێگە بە تایبەتی ئەو لۆفانەی مەسیفی ئەو بڕندونەویە کە شۆڕ دەبی و دووشی ئیزدیعام و قەڵەبارغێ دەبی بەڵام حکومەتی یاریمی کوردستان ئەو تونێرەی دروست کردووە ئەوە چەند ساڵە تونێرەکەی تەواو نەکردووە زەگە تاهاتپا و تونێرەی تەواو کردووە مەسەلەن شۆفێران ئیسفادەشی باشیان دەکرد و هاوڵاتیان ئیسفادەشی باشیان لێ دەکرد زۆر دەبۆ ئاسانکاری بۆ خەڵک و بۆ شۆفێران ڕێگاکە باوەڕ بکە بە نیو سعالەوانە زیاتر نێزی بیتۆ لە بۆ هەولێر و عاجی مەران دوای سوودی زۆرە بۆ ئێوە طبعا سوودی زۆرە دوای سوود زۆر بوونەوەکەش ئەوجار لە ڕووداوی هاتچۆژێ دوور دەکەویەوە تووشی ئیزدعام و تووشی قەڵەبارغی ناومەسیفی نابی تووشی ئەو هەورازون و شێوەی لۆفەکانی مەسیفی نابی یعنی سوودی زۆر زۆرە بۆ شۆفێران بۆ هەوڵاتیان زە حکومەت بەڵک نازانم بۆچی تەواوی ناکە هەتا ئێستا حکومەت پێک ناتوە بەس ئێستا حکومەت پێکاتوە هەتا ئێستا دەیانگۆ قەیرانە خۆ ئێستا قەیرانەکەش نەماوە عەملای هەتا ئێستا دەیانگۆ پارەی ئێستا پارەشەیە بۆ تەواوی ناکەن داوا لە حکومەتی یاریمی کوردستان دەکەین بە زووترین کات ئەوەندە تونێرەی تەواو بکەن و با شۆفەرە ئیستفادی لێ بکەن و هاوڵاتیان ئیستفادی لێ بکەن و ئەومانایە لە بۆ هەموو لایشی زۆر باش دەبی و سوودمەند دەبی خەڵکیش ساتیان لە ڕازی دەبی و دەستخۆشییان لێ دەکەن. ئەم پرۆژەیە ڕێگای هەولێر بە حاجی ئۆمەرانەوە دەبەستێتەوە پرۆژەیەکی استراتیژیە لە دەستپێکی ساڵی 2011 گرێبەستێک لەلایەن حکوومەت لەگەڵ کۆمپانیایەکی تورکی گرێبەستێک ئیمزا دەکرێت بە گوژمەی 150 ملیۆن دۆلاری ئەمریکی تاوەکو ئێستا 130 ملیۆن دۆلاری ئەمریکی ڕاددەستی کۆمپانیە تورکیەکە کراوە 20 ملیۆن دۆلاری ماوە بە پێی زانیاریەکانی ئێمە ئەم پرۆژەیە چی ماوە کە زۆر جار باسی لەوە دەکرێت لە 1970 تەواو بابزانین ئەو پێداویستێ سەرچیانەی کە بە تەواوەتی پرۆژەکە کۆتایی پێدێ و ئەم ڕێگای استراتیژیە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانەوە چییە؟ ئەندازیارانی سەرپەرشتی کاری ئەو پرۆژەیە لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە کە سەرپەرشی دەکرێن لێرە لەگەڵ منن دەمەوێت لە ڕێگەی ئەوانەوە زانیاری وەگرم باشە بابزانین ئەو 20 ملیۆن دۆلارە بۆچی پێویستە ئەو 20 ملیۆن دلارە بۆ کاری ئەلکترۆمیکانیک پێویستە کە ئەویش جێتفانەکانە کە هەوا گۆرجەیە مۆلیدەیە کامیراکانە وایری کارەبایە ڕووناکاییە ئەو هەموو تشتی لە خۆ دەگری و پارەکی زۆری دەوێت ڕاستی زۆر باش جەنابی ئەندازێر ئێستا ئەگەر سیرکەی ینی ڕێگاکە کرتاو کراوە و تا ڕادەیەکیش هاتوچۆ هەیە ناکری ئێمە ئەگەر پارەشمان نەبێ بەم شێوەیە هاتوچۆ ناکرێ هاتچونکە لەوانەیە ئەگەر ڕووداوێک ڕووبدە لەوانەیە 20 نەفەر 30 نەفەر تووشی ڕووداوە کە هەر بمری یان بریندار ببی بخنچێ ینی ئەوەندە ئاسانیە بەبێ ڕووناکایی ئەو تونێلە 2500 مەترە یعنی 2 کیلومتر و نیوەتە ناکرێتن بێ ڕووناکایی و بێ هەوا گۆرچی هاتوچۆی تێ بکرێت باشە کەوایە بەبێ ئەو بڕە پارەیە زەحمەتە چکە ئامێرەکان لە دەرەوە دێت ئەو بڕە پارەیە نەهێت هەتاوەکو نەکسێ مانجی دیت ساڵێکی دیکە شەویشە تەواو ناوێت ئەو پارەیە بهێت تەواو دەبێت باشە بێ پارە ناکرێت زۆر باشە ئێوە وەکو ئەندازیە زۆر جار پرۆژی بیانی پرۆژەیەک لە هەرێمی کوردستان دروست دەکات جێبەجێ دەکات بەڵام پاش ماوەیە کێشەی لێ دەکەوێتەوە ئێوە لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەندازیان و سەرپەرشتی و پرۆژەیە دەکەن چ گرنتێکەیە ئەو پرۆژەیە هەندێک جار دەبینی هێشتا تەواونەوە کەم و کوڕی تێدا دەبێت ڕاستە بەخێر بێن وڵی ئەو پرۆژەیە هەموو کارەکانی لە سەرتاوە هەمووی بەپێی ستاندەرتی ئەوەی گرێبەستی لەسەر کرایە تەنفیز کرایە و الحەمدولله هەتا ئێستاش ئەوە چەند ساڵەکە ترافیکیشی لەسەر جادەکە الحەمدولله هیچ مشکلەکمان نەبووە بەس هەندێک جار دەبی جادە نەک ئەو مەشروعە هەم پرۆژەک هەندێک جار دەبیتن کەم و کوڕی هەیە لە تەنفیز احتیمالە ببی بە زیاتر خەڵک ئاوبەرەکان پڕ دەکاتەوە پیساتی و خۆڵ دەینی لەسەر دەوی ئاوبەرەکان دادنێ لە دیوەکەی دی دەبتە بەنداو ئەو ئاوە پۆن دەخوا لە وەختی زستان
تووشی شکست دەینی ئەو جادە شتانە لۆ هەندێک دەبی بڕک خەڵک و مڕعاتی ئەو پرۆژانە بکەن هاروکار بن زەرەر بەو پرۆژانە باشە دەڵێن پرۆژەیەکی استراتیژیە بەڕاستی ئەمە استراتیژیە بەڵێ سوودی هەیە بۆ خەڵکی ئێمە ینی لە چ ڕۆیەکەوە بەڵێ لە ڕووی ینی خەڵکەکی زۆر ماندی دەبی گەشتیارانیش خەڵک گەشتیارێکی زۆر دێتن بەو منشانە دەچنە مەسیف و لە ناو مەسیف ترافیک قەڵەباڕێکی زۆر دروست دەبی لە هاتن و لە چوون لە ڕۆژی جەژن و لە ڕۆژی جمعان زۆر ینی خەڵک ناتانی بە ئاسانی هاتچووکە ئەگەر ئەو پرۆژەیە ببتەوە زۆر بە ئاسانی خەڵک لۆ شەقلاوی دەڕات و إلا ئەوەی ئیشەکی تایبەتی هەبی یا ماڵی لە مەسیفی لە خۆی بە ئیسراحەت دەڕوا دێتەوە باشە لە زۆر وڵاتدا کۆمپانیای خۆماڵی ئەو جۆرە پرۆژانە دەکات لەوانەیە ئێمە لە دەستپێکی حکومڕانی هەرێمی کوردستاندا ئەو تەجروبەمان نەبوو بێ باشە ئەم جۆرە پرۆژانە ناکرێ وەزارەتی ئاوەدانکردنەوە یان کۆمپانی خۆماڵی بۆ خۆی ئەو پرۆژەیە جێبەجێ بکە بەخێر بن دەکرێت لۆ ناکرێت ئەمە کادری زۆر پێشکەوتومانەیە لە ئەندازیار لە میکانیک لە ئالیات بەس ئومێدەوارین لەمە دووە حکوومەتی هەرێمی نوێ بە سەرۆکاتی کاک مەسرور احتیمام بداتە کۆمپانیایەکانی خۆمان زۆر باشتر هەیە لە تورکی دەتوانم بیکەن بۆ ناتوانن باشە ئێستا ئەو پرۆژەیە لە سەدا هەشتای تەوا بەوەکو ئێوە باسی لەوە دەتوانن خۆتان سەرپەرشتی بکەن ئەوەی ماوە بەبێ هاوکاری بیانی دەتوانرێت بۆ ئەندازیاری کارەباییمانەیە میکانیک هەیە لە ئاوادانکردنەوە هەموو شوێنە هەیتمان لاولێر ئەندازیاری زیرەکمانەیە ئەو دەستەی کارەمان هەیە زۆرە. تۆکو کاسب کارێک ئەو تۆنێلە گرنگی چییە بۆ ئێوە لە شەقڵاوە واللهی زۆر پێویستن پێ ئارێوەڵە چەند لە مێژە ئینتیزاری ویش ئەوەیە نەسە لۆ جەژنێکە بکرێتەوە زۆر باشە بۆ جەژن ئارێوەڵە بەڵام من ئێستا پێ دەڵێن بۆ جەژن ناکرێت لە مێژە ئینتیزاری ئەو ڕێگەبوونە لەو ئینتیزارێ خەرچی هەولێریش کە جمعان دێ زۆر قەرەبارغێکی زۆری لێکەوی ینی جاروێ 5 ساعت 4 ساعت ئەمینێت و تا گەڕێت باشە بۆ ئەوەندە گەژبینی بۆ جەژن تۆنێلەکە واللهی ئەو سارێک چەند سارەکە قەپاتە گوتن ئەو جێژنەی بکرێتەوە لەمە زۆر داگوتیان ئەو هەفتەی و ئەو مانگەی و وا دەرنەچوو والله ئیشاڵە مادەم تەواو بوو لە تەوابوونە زۆر باشە تۆ پێت وایە تەواو بووە تەواو قیڕەکەی تا ئێرە هات ینی زۆر باشە زۆر باشە ئارێوەڵە بەڵام پرۆژەکە هێشتا پارەی تەواوی بۆ سرف نەبوو پێویستی بە پارەیە ینی مانەوەی ئەو پرۆژەیە بەم شێوەیە بە نیوە شەڕی کێشە نابێ بۆ ئێوە وڵی چەندی زوو تەواو بیلۆمە باشە چی باشە چی سوودێکی ئەو گەشتیارەکە دی هەمووی لێرە جاروەیە مڕوری شەقراوە هەتا سێی چاری بیانی ئەمینێت تا خەرک بەڕێەکە تۆ خەڵکی شەقلاوە کردنەوەی ئەو تۆنێلە بۆ ئێوە چ گرنگکردنەوە تونێلە زۆر گرنگە بەڕاستی بنسبەت خەڵکی شەقلاوە چکا بینین بەهۆی نەخۆشیێکە دەبێت فۆری نخۆش تەواریە بە هەولێر فەوری بچێتن چکا بینێتە لۆفەکان ئەوڕین یعنیەوە بۆتە کێشە حالەتە چتەن دروستی بەپەلا فریاکەوتە ڕوودەدا و لۆفۆ بۆتە کێشە زۆرە سیارەکان هەمووی مۆدل بەرزینە سیارەی کۆنی پێ و هەمە هەموو شتەکان هەرستێت دووش بەنسبەت شەقلاوە بنسبەت جوتیاران ئەبینین ڕسقەکان لە هەولێر دێنن بۆ شەقلاویان لە هەولێر بۆ شەقلاوە بۆ هەولێرە بن کێشێکی زۆری دروستکرێ بەڕاستی کرێوباریش زیاد بەڵێ بەنسبەت پێشەمان و جوعان شەقلاوە بینین ئیزعامی زۆر لەسەر ئەگەر بکرێت تونێلە بکرێتەوە زۆر باشترە بلێبەر ئەوەی ئەبینین کە گەشتیاری زۆر دێتە شەقلاوە و ئەگەر ئەو تونێلە بکرێتەوە باشترە بیت چکە ئەبینین شەوان و کاتێک جومعەکان یا بۆنەکان جێژنەکان قەربار زۆر زیادی دروستەوی خەڵکات توان بڵێم نایێت باشە نزیکەی 9 ساڵە خەریکی ئەو پرۆژێ بێزاری نەکردون تا ئێستا تەواو نەبووە هەموو ڕۆژێک قەڵێن ئەو جێژنێ ئەو جێژنەیە کرێتەوە بەڵام هیچ شتێکی ئەوەن بێزار بوون زۆریش داوا لە حکومەت دەکەی داوا لە حکومەتی بسارەکەم بۆ ئەو جێژنە ئینشاءالله بکرێتەوە کا بە زووترین کات چکە بینین گەشتارێکی زۆر بۆ پێی دێت کە لە هەر لە خوار و عێراق دێت کە شارەزای ئەو جادێ ئەگەر بکرێتەوە باشترە بێت وێن ئێمە لە کۆتایی تۆنێلی پیرمامین کە لێرەوە کۆتایی پێدێ لەبەرەوەی تۆنێلەکە تەواو نەبووە ئۆتۆمبیلەکان ناچارن لە ڕێگای لۆفەکانەوە بەسەر لۆفەکان بکەون و تاوەکو بگەن بە ئامانجیان ئیتر دەستە شەقلاوە یاخود حاجۆمەران هەر شوێنێکی دیکە زۆربەی ئۆتۆمبیلانە ئەوانەی کە حەماوەیان هەردەستی ئۆتۆمبیلەکەیان تەواو گەرم دەبی لێرە پشوەک دەدەن وەکو دەبینن ئەمە یەکێک لە ئۆتۆمبیلانەیە کە لێرە پشوێک وەردەگری و زۆربەی ئۆتۆمبیلانە
ئەگەر کاک ئیمان وێنەی ئەم ئۆتۆمبیلانە نیشان بدات بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلەکان لێرە شوێک وەردەگرن و سار دەکرێنەوە. ئەندازیاران دەڵێن ڕۆژانە لەوانەیە ینی دەکرێت بڵێن نزیکەی 400,000 دلار لە گیرفانی خەڵکەوە وەکو بڵێ خەرجیە لە بنزین و خەرجی ئۆتۆمبیلیانە کە بەسەر لۆفەکان دەکەون دەرباز دەبن. ئەگەر بێت و ئەم تۆنێ لە تەواو ببی هەم ئۆتۆمبیلەکانیان ماندوو نابێ هەمیش ئەو خەرجیە بۆ گیرفانی شۆفێران و هاوڵاتیان دەگەڕێتەوە. ئەوە چیە سیارەت حەماوە ئێستاوە؟ وەڵا پیچە گەرم بوو. گەرم بووە لە لۆفەی مەسیفی؟ بەێ ئەو تۆنێ لە چاپت تۆ باشە؟ باشە وەڵا. تۆ زۆر هاتچۆ دەکەی؟ نەوەڵایکم بەس باشە وەڵا. ینی ئێستا لەبەر گەرمی سیارەکەت پێویستی بە سارکردنەوە هەیە؟ ئارێ وەڵا. ئەو تۆنێ لە بکرێتەوە بۆیەوە باشە؟ زۆر ماڵ لە چێیە؟ لە غەلیفانێ. لە غەلیفانەیە؟ چەند جارات چۆ دەکەی لە مانگێکدا؟ بەخوای دوو جا سێ جا واتە. باشە تۆ وەکو دانیشتوێکی خەلیفان چ بە حکوومەت دەڵێ ناڵی کاکە بەسە و چەند ساڵەوە و تۆرێ لە وەڵای بۆمان چاکرێ زۆر لێیان مەمونی. گرینگە بۆیەوە؟ ئارێ وەڵا زۆر مەمونی. زەرەرتان لێدام و جارێ بەسەر لۆفەی بکەوە و هەموو لۆفە ببڕە و وەرە و بەو گەرمایە. ئارێ وەڵا. هەم سیارەکەتان تووشی زەرەر دەبێ؟ وەیە وەڵا. هەمیش بەنزین سەرف دەبێت. وەیە وەڵا. خەڵک کوێن دەری؟ ئەمن خەرچی دۆری باڵەکایەتیمە. دۆڵی باڵەکە دۆڵی ڕوس. باشە ئەو تۆنێلە کە دەست پێکرا پرۆژەکە بۆ ئێوە شتێکی دڵخۆشکەر زۆر دڵخۆشکەر بم پێ زۆر دڵخۆشین و پێ سەرکەوتوشین بەس داواکانی حکوومەتی هەرێمیکوردستان زووترین کات بۆمان بکەتەوە و نەک ئەوێن دەری هەموو ڕێگاوبانەکان چاپ بکات کوردستان زێڕە و زێنەتە تێگەشتی ئەمە خەڵکەکە لە سۆزەکەی خۆ لەبیر نەکەن ئەگەر زیادە و شارعەکان چاون یعنی حکوومەتمان خۆشەوێ یعنی سەرکردەکانی کوردمان خۆشەوێ یعنی خاک و نیشتیمانی خۆمان خۆش زۆر زەرورەت ئەوە ئەگە بکرێتەوە پیرۆچین شتە سەرکەوتنی شتیشە گەشانەوەش لە حکوومەتی هەرێمی کوردستان. باشە ئەو کاتەی نەخۆشێکتان دەبێت بە پەلە دەتانەوێت بیگەین بە نەخۆشخانەکانی هەولێر ڕێگاکانی لۆفە کێشە نەبوو زۆر کێشەیە زۆر کێشەیە داواکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەوەی خۆی هەوڵ دەکە کوردستان ئاوا دەکە تۆ تونێلەکەشمان بۆ بکەتەوە. زۆر جار باس دەوە دەکرێت کە کردنەوەی ئەو تۆنێلە لە ڕووی گەشتیاریەوە بۆ شەقڵاوە باش دەبێت ئەمە ڕاستە؟ پێویستە وەلا بکرێتەوە بە زووترین کات لەبەرەوەی گەشتیارەکان ڕێگایە لە بۆ ئاسانتر دەکرێت هەر لە بۆ خەرج شەقڵاوەش یعنی لە بۆ ئەوە شایە کە دێت و داخل دەبیتن دێتن ئەوانە پێویستە ڕاستی زووتر بکرێتەوە باشترە. باشە زۆر زار خەڵکێک دەیەوێت بێتە شەقڵاوە بۆ گەشت بەڵام دەبینی ڕێگای مەسیف لۆفەکانی زۆر زەحمەتە پێ دوایە ئەو کات بازاڕیەوە باشتر بێت بەرێگە بکرێتەوە حتمان گەشتیارەکان زیاتر دێن ڕێگا ئەو زیعامە نامێنێتن باشتر دەبێت. وڵای پێویستمان زۆر پێتاوە بێت زۆر لەمەوەکو تەکسیە من کارەکەین لەو خەتە شەقڵاوە لۆ هەولێر ئیش جارویە کرێکمانەیە لۆفاوە سەرەکەوی زۆر زەحمەتە بەڵام هەندێک جار دەڵێن زۆر گرنگ نییە نزیکردنەوەی لۆمە ڕێگایەکە زۆر نزیکە بەڵام هەندێک جار دەڵێن زۆر گرنگ نییە ئەوە ڕێگای مەسیف هەیە لۆفەکان هەیە وڵایی گرینگە زۆر چۆن دە پێم بڵێ چۆن گرنگە تو لەو لۆفانە ئەو هەم لۆفانە ئەبڕیەتە ئەو دی مەسیف ینی بەنزین زۆر سەرف دەکرێت ئازیەتی خوا بەنەفەرەوە کاتی زیاتر دەوێت هەرچەند ئێستا نەفەر دەگدابێت و بە 25 دقەی 30 دقەی لە هەولێرێ بێزار بووی لە چاوەڕوانی هەروە لەمێژە بەس شاڵەوە تاوا بیتن گەشتە کۆڕێستا قیڕەکە قرکریا شالە لۆ جەژن بکرێتەوە زۆر چاوەڕێ دەکەن جەژن بکرێت شاوەڕێ دەکەن زۆرش دڵمە پێ خۆشە. نزیکەی 9 ساڵە دوو کابینە تێپەر دەبێت بەڵام تاوەکو ئێستا تۆنێلی پیرمام تەواو نەبووە بۆچی هۆکار چییە؟ خۆی ئەم تونێڵە کە لە 2011ەوە دەستمان پێکردووە بەرنامەزەکەمانەوە بوو 2013 تەواو بوو بەڵام هەندێک گرفت دروست بوو لە کاتی جێبەجێکردنی لە ئیستیملاکی ئەرچەکان بوو کاریگەری تونێلەکە بە ژێر خانوەکانی تونێلی مەسیف سەلاحەدین دەڕۆی وای کرد کە پرۆگرامەکە تۆزی هێواشکەین لەبەرەوەی کەمەی TNT کەم بکەینەوە ئەوە بوو ماوەی زیێدەچی درا کۆمپانیە بۆ 2015 کە دەبایە تەواو باشە لە دەست پێکدا سەقفی تەواوکردنی پرۆژەکە 2 ساڵ بوو پێم وایە بەڵێ
باشە دواتر درێژ کرایەوە درێژ کراوە لە چەند دەستپێکی هۆکاری 2011 بەڵێ تاوەکو 2015 بەڵێ باش هەر چارە سەرنەوە بەڵام لە 2015 بە خۆتان دەزانن تووشی کوردستان تووشی قەیرانێکی دارایی گەورە بوو هۆکاری ئەوە بووکە تا ئێستا تەواو نەبووە ئێستاش پرۆژەکە لە قۆناغی کۆتاییە 85 زیاتر ئیشەکەی تەواو کراوە ینی ئیشە کۆتاییەکانی ماوە باشە کاگیاسین ببوو لە توخوا چەند ساڵە ئێمە دەڵێن ئەو پرۆژە لە قۆناغی کۆتاییە ئەو کۆتاییە بۆ چارە سەر نات هەر لە 2015ەوە 80% زیاتر تەواو کراوە بەڵام لەبەر ئەوەی قەیرانی دارایی پاڵپشتی دارایی نەبوو بۆ ئەو پرۆژە ئەوەندە ڕۆیشتە زۆر لەسەر خۆ ڕۆیشتە ئەوەندەیە کۆمپانیە شوێنی کارەکەی بەجێ هێشتەوە ئەگەر نەیتوانیە کارەکان جێبەجێ بکە بۆ تەواوکردنی پرۆژەکە بۆ ئێستاش لەو ساڵە پرۆگرامان هەیە کە پرۆژەکە تەواو بەڵام بەمەرجێ پاڵپشتی دارایی هەبێ بۆ پرۆژەکە ئەگەر پاڵپشت نەبی بەخواست نەکەو ساڵ سارشکەش بەو شێوە تەواو باشەکەوە پێویستی بە پارەیە بەڵام تۆ تێم بگەینە کاگیاسین ینی لە دوای قەیرانەکان تا ڕادەیەک کاڵ بۆتەوە هەندێک پرۆژە لە هەولێر پرۆژەی گەورەی ڕێگاوبان جێبەجێ کراوە خێرە پرۆژەیەک کە پرۆژەیەکی استراتیژیە ڕێگای هەولێر بە حاجی ئۆمەرانەوە دەبەستێتەوە 2 تۆنێلی گرینگن بۆچی تاوەکو ئێستا و پرۆژەیە بەجددی ئاوڕی لێ نەدراوەتەوە لەلایەن حکوومەت بەڵێ پرسیارەکە لە جێ خۆیەتی بەڵام تەمەشایکە ئەو پرۆژەی تونێنی پیرمام ئەوەندەی هاوڵاتی خەمخۆریتی داواکاریتی لە هەموو پرۆژەکان گرنگترە بەڵام ئەو پرسیارە لەلایەن وەزارەت و حکوومەتەوە دەدری ئەمە نازانم باشە چەند پارەی دەوێت بۆ نمونە ئێستا کابینەی ئێستای حکوومەت جێی لە جەنابتانە پێشتر زۆر جار بەرپرسانی حکومی وەزیر پارێزگار چوزانم بەرپرسانی ئەم وڵاتە باسییان لەوە دەکرد لە ماوەی 3 مانگی داهاتوودا هەندێک جار باسییان لەوە دەکرد نەورۆزی پار کە تێپەڕیوە دەست بە کردنەوەی ئەو پرۆژە دەکرێتەوە پرۆژەکە تەواو دەبێت چەند پارەتان پێویستە وە کاتی چەند دەخایانی ئێستا ئەگە پاڵپشتی دارایی هەبی بە 3 مانجیتکە ئەو پرۆژە تەواو دەبی بە 3 مانجتکە لەو ڕۆوە پرۆژەکە تەواو دەبی 3 مانگ بڵێ چەند پارەی پێویستە پێشتر باسییان لە 20 میلیۆن دلار دەکرد ئێستا شەرماوە هەمووی بە قەرز ڕۆیشتووە تا ئێستا کۆمپانیە شتی هیناوە لە تورکیا ئێستا ئەو مادەی ئێستا دەی هەمووی ئەوەنی ئیش بکات لە شوێنی کارەکە ئەو بینایە دەبینی ئەوە ئیش دەکا ئەوە دەیکا شیشە چەمەندۆی هەموو بە قەردێنی موادی برین بڕگەیەکی زۆر مهمانە ئلکترۆمیکانیک کە هەواگۆرچیە ڕۆناچیە ئاگر کوژێنەرەوە سەلامەتی هاوڵاتیە ئەو شتانە هەموو مووادا دەبی لە باژێر لە شەریکات بکرێ پارەی نەقت هەبی بکرێ هەتاکو بگاتە شوێنی پرۆژەکە و دابندری. ئێوە وەکو نوێنەری ئەو کۆمپانیای کە سەرپەرشتی ئەو پرۆژەیە دەکات پێشتر باستا لەوە کرد لە ماوەی 3 مانگ پرۆژەکە تەواو دەبی لە بەرنامەی پێشوماندا بەڵام پرۆژەکار وەکو خۆیەتی ڕاستە پرۆژەکە زۆر دواکەوتووە بێگومان ئەو بابەتە زۆر باسکرایە تاکە شت کە پرۆژەکان دوا دەخات لەو زوروفە ئێستا 4-5 ساڵی ڕابردوو هەرەوە قەیرانی داراییە و نەبوونی پارەی کاشە بەڕاستی ئێمە وەکو دەتوانین بڵێن گلەیشە لە حکوومەتی دەکەین کە دەزانن پرۆژەیەک استراتیژیە و ناوی دەهێنرێ و گرنگە و بۆ سەلامەتی هاوڵاتیان و پێویستە تاوا بکرێت لە هەمان کاشە خەمێکی وای لێ ناخۆن کە پارەی کاشی بۆ دابین بکرێت. باش ئەگەر حکوومەت پارەکەتان بداتێ لە ماوەی چەند تاوی دەکەنەوە ئەو پرۆژێ ئێستا باش ئەمە دوای جەژن پێشینە حاضر دەکەین تەقدیم دەکەین و تەماشا دەکەین بزانین بە کاش حکوومەت بە چەند ڕۆژ دوای چەند ڕۆژیان دوای چەند هەفتە پارەکە بە کاش دەماندا ئەگەر پارەکە ئەمڕۆ بگاتە دەستان بە 3 مانگ تەواو دەکەن پرۆژەکە بێگومان ئەوەندە ئیشەی نەماوە بە 3 مانگ تەواو دەبێت ینی کەم تەرخەمی لەم لەولە ئیمالی لەم لە حکوومەتیان لە کۆمپانیە لە ئەگەر حکوومەت بەڵێ بدا پارەکان بە کاش بدا
بە 3 مانگ تەواو دەبێت. بەر لە 8 مانگ بەرپرسانی ئەو پرۆژەیە و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت باسییان لەوە کرد کە لە ماوەی 3 مانگی داهاتوودا پرۆژەی تۆنێلی پیرمان بە تەواوەتی دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانەوە. ئێستا 8 مانگە تێپەڕیوە و پرۆژەکە بە نیوەچڕی ماوەتەوە و چاوەڕێ دەکرێت حکوومەت بڕەپارەی بودجەی ماوەی تەرخانکرا و کە نزیکەی 20 میلیۆن دۆلار دەبێت پێویستە بیدات و تا پرۆژەکە بە تەواوی جێبەجێ بکرێت. شۆفێران و هاوڵاتیان دەڵێن بەمانەوەی ئەو پرۆژەیە ڕۆژانە زیاتر لە 400,000 دۆلاری ئەمریکی لە گیرفانی خەڵک زەرەر دەکرێت، چونکە بەشی زۆری شۆفێران کە لەم ڕێگایە هاتوچۆ دەکەن ڕۆژانە سوتەمەنیەکی زۆر و ڕێگایەکی زۆر دەبرن تا بگەن بە ئامانج. ئێستا هەموو چاوەکان لەسەر کابینەی ئێستای حکوومەتە. ئەگەر بێت و ئەو بڕەپارەیە سەر بکرێت ئەوە لە ماوەی 3 مانگی داهاتوودا وەک خاوەن کۆمپانیەکە باسی لێوە دەکات پرۆژەکە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.